وەکو ژنێکی چالاکەوانی مەدەنی نەهاتوم بۆ دژی دەسەڵاتی کوردی، هاتوم بۆ دژی گەندەڵی، دژی حکومەتێکی دز و مافیا کە میلەتەکەی بەو شێوەیە بە ناوی کۆرۆنا بچە و سێنێتەوە، بەڵام بەداخەوە زیندان و پێشێلکاری بکات تەنها لەبەرەوەی کە کۆرۆنا هەیە. هەمومان لەگەڵ ڕێنمایی تەندروستی داین، بەڵام لەگەڵ زیندانیکردن و برسیکردنی میلەتانین. داواکارم لێرەوە لە هەموو تاکێکی کورد لە ماڵەوە دانەنیشتن و سەری کەناڵەکانی تیڤی بکەن، بێنە سەر جادەکان داوای ماف و ڕەوای دوا ڕۆژی ئایندەی مناڵەکانیان بکەن. وەزیری ناوخۆ دانەنیشن لەسەر کەناڵەکان، شەو لە ناو ماڵەکانی خۆیان ڕێنمایی دەرکات. وەزیری ناوخۆ کاتێک ڕێنمایی دەرکات بزانێت تاکی کورد چۆن نەژی لە ماڵەکانیانە، تاکو مافی خۆمان وەرنەگرین هیچ کاتێک جادەکان چۆڵ ناکەین، بگرە پێشمان بکرێت تاوەکو هەولێر و دۆک و زاخۆ ژەڕۆین.